یادەنەتەوەی و نیشتیمانیەکان بەرز و پیرۆز ڕادەگیرێ بەبێ ئەنجامدانی هیچ جۆرە چالاکیەک. بۆیە ئێمە لێرەوە جارێکی کە داوای لێبوردن لە کەسوکاری سەربەرزی شەیدان دەکەین، لە خەڵکی دەواازەی ڕاپەڕین دەکەین لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیان و پابەندبوونمان بە بڕێڕەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ جۆرە چالاکیەکی هونەری، کەلتوری، زانستی فەرەنجیمان نابێ، تاکە چالاکیەک کە هەمان بێ چالاکی ڕازاندنەوەی مۆنومنتی ڕاپەڕین و دانانی تاجەگوڵینەیە بە سەرجەم ڕێکارە تەندروستیەکان. دیارە ئەم ساڵ ئێمە لە یوتیوب پیجێکمان دروست کردووە بە تایبەت بە ئەرشیڤکردنی یادی ڕاپەڕین، هەروەها پرۆفایلی تایبەت بە شەهیدانی ڕاپەڕین. ئێمە ئومێد دەکەین کە بۆ ساڵی ئایندە ئەم ڤایرۆسە نەگریسە بەرۆکی وڵاتەکەمان بەردا و بتوانین لە کەرنەڤاڵێکی گەورەدا بە ئامادەبوونی هەر سێ سەرۆکاتی و وەزیرە بەڕێزەکان و قونسوڵی وڵاتان بانگێشت بکەین کەرنەڤاڵێکی گەورە تایبەت بە یادی ڕاپەڕین ئەنجام بدەین. دیارە ئێمە لەبیرتانە ساڵی پار هەل لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ئاماژەمان بۆ کرد کە 120 زۆر چالاکی زۆر لە بواری زانستی و کەلتوری و فەرەنجی ئامادە کرابوو، بەڵام بەهۆی پابەندبوونمان بە ڕێنمایە تەندروستیەکان و پاراستنی تەندروستی هاوڵاتیان نەمانتوانی ئەو چالاکیان ئەنجام بدەین. و ئەوەی ئەمن لێرەوە دەمەوێت تاکیدی لێ بکەمەوە، داوا لە کەناڵەکانی ڕاگەاندن دەکەین کە بە گرنگیەکی زۆرەوە گرنگی بە ئەم یادە مەزن و پیرۆزە بدەن کە یادێکی نەتەوەی و نیشتیمانی گەورەیە لە گەشتی هاوڵەکانیاندا بە گرنگیەوە باسی یادی ڕاپەڕین بکرێ. ئێمە چەنەڵێکی تایبەت لە یوتیوب دروستمان کردووە و کۆمەڵێک ڤیدۆی تایبەت بە ئەرشیف یادی ڕاپەڕین و کۆمەڵێک پەخشانە شەر. بۆیە داواتان لێ دەکەین لە بەڕێوەبەری کەناڵەکانی ڕاگەاندن کە لە 3 مانگەوە ئیحتیمام بەم ڕۆژە پیرۆزە بدەن، چکە یەکێکە لە ڕۆژە هەرە مێژوویەکان کە سەروەرێکی گەورەیە یەکجار گەورەیە بۆ مێژووگەلەکەمان کە یەکەمین مەشخەڵی ڕاپەڕین لە ڕانی دەواازەی ڕاپەڕینەوە سەری هەڵدا و تەواوی هەرێمی کوردستانی بە نووری ئازادی ڕووناکردەوە. درود بۆ گیانی پاچی شەیدانی ڕاپەڕین و سەرجەم شەیدانی ڕێگای ڕزگاری کوردستان. بەڵێ ئێمە بەهۆی وەک لە پێشتردا ئاماژەم پێکرد لە بەیانی ژمارە 7 تاکید کراوەتەوانێت بۆ نەو یادەنەتەوەیەکان بەرز و پیرۆز ڕادەگیرێ بە بێ ئەنجامدانی هیچ جۆرە چالاکیەک. ئێمە هیچ جۆرە چالاکیەک نامان بێ، ئەو چالاکی کە دەمان بێ تەنها بەرز و پیرۆز ڕاگرتن یادی ڕاپەڕینە لە مۆنومنتی شەیدان بە دانانی تاجەگوڵینە. یەکەمین تاجەگوڵینە کە سوکاری سەربەرزی شەیدان دایدەنێ و دواتر تاجەگوڵینەی حکوومەت و حیزب ڕێکخراوە سیاسیەکان. ئێمە لە 9:30 بۆ مەراسیمەکە دەست پێ دەکات ڕاستەوخۆ لە مۆنومنتی ڕاپەڕین بە سەرجەم ڕێکارە تەندروستیەکان. هیچ پرۆژەی دیارە بنسبت پرۆژەکانەوە ئێمە چاوەڕی تێپەڕبوونی ئەو قەیرانە دارایی دەکەین. ئێمە بەهاتنی بەڕێز سەرۆکی حکوومەت پرۆژەی پردی دەربەند ئێستا خۆتان زەناتە ئاگاتان لێیە کە بە 11 میلیارە 24 ساعت کاری تێدایە و هەروە پرۆژەی دووسایدی نێو بازاڕ لیژنان بۆ پێکهێناوە و بەشێکی نۆژەکردنەوەی قوتابخانە و خوێندنگاکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین ملیارێک 200 میلیۆن بۆ هەم قەڵازێش و هەم بۆ ڕانێش تەرخان کراوە. ئەو پرۆژانە ئەوە ئێستا ئیشان تیا دەکرێت، بەڵام هیچ پرۆژێکی تازە ئێمە کۆمەڵێک پرۆژەمان هەبووە و لەوێشەوە بڕاستی هەم لە کۆنگڕاژ لێوەش وتاری حکوومەت دەبێت داوای لە حکوومەت دەکەین کاوەڕێکی جدی لەم سنوورە بداتەوە، بە تایبەتی ئەوەی کە جەنابەت باست کرد تاوکردنی مۆنومنتی شەیدانی ڕاپەڕین کە داوای بەردەوامی کەسوکاری شەیدانی ڕاپەڕین بووە لەبەرەوەی ئەو مۆنومنتە تەنها یەک قۆناغی جێبەجێکراوە، ڕوبەری مۆنومنتەکەش زۆر گەورەیە، نزیکی 17 دۆنمە، کۆمەڵێک ملحقاتی کەی هەیە، هۆڵی تێدایە بۆ ئەوەی گەلەری وێنەی شەیدانی تێدا عرض بکرێەوە. ئێمە هەم لەگەڵ بەڕێز سەرپەرشتیاری ئیدارە جەختمان کردوتەوانێ و لەگەڵ وەزیری پلاندانانی قسەکراوە ئەمساڵ بودجەیەکی تایبەت تەخسیس بکرێ بە تاوکردنی مۆنومنتی ڕاپەڕین.
حصل جواز صلاة رابط تا ئێستاکانە هیچ بە حکمەوەی کە قەراریان داوە هیچ بۆنە و یادێک ئەو قەرارێکە کە دراوە بۆ سەرجەم شار و شارۆچکەکانە هەر لە سنووری ڕاپەڕینە ئێمە لەگەڵ بەڕێز وەزیر ڕۆشنبیری لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان ژووری ئۆپەراسیۆن قسە کراوە تومانە ئەم یادا کە لە ڕاپەڕین نەکرێتەوە دەبێت لە سەرجەم شار و شارۆچکەکان دارە بەیانی پێ دەرچووە نە لە 16 لە هەڵەبجە لە هیچ شوێ لە شار و شارۆچکان هیچ بۆنە و چ بۆنەیەکی نەتەوەیی و بێ بۆنەی نەتەوەی نیشتیمانی یا بۆنەیەکی ئاینی بێ هیچ یادێک ناکرێتەوانەی لەبەر پاراستنی تەندروستی هەوڵاتیان